تەماتەی وردی کوردی تەماتەی وردی کوردی دامەسی هاڕێ کرد وەرە بۆ برشانن وەرە. ئێرە ئەلوەی سلێمانیە بازاڕێکە بۆ ساغکردنەوەی بەرهەمی جووتیاران کە لە ئێستادا بەهۆی قەدەغەکردنی بەرهەمە هاوردەکان و وەرزی پێگەیشتنی بەرهەمە ناوخۆیەکان خواستش لەلایەن کڕیارانەوە لە سەریان زیادی کردووە. لە سەداسەد خواستی هاوڵاتیان لەسەر بەربوومی ناوخۆ زیاترەوە حەزیش هەموو کەسێکیش حەزی بە ئەو بەربوومی ناوخۆیە خاز مەشکوفەکان کە لە دەرەوە کرێ لاژێت لایلۆنیشان ناکرێ خەڵک خواستی ئەوەی لەسەرە بۆ نمونێ سەر خیارێکە کە لە دەرەوەی بیتە پلاسیکانەکەی ئارزیەکەی پێڵین ئەکرێ گەڵ خیارە بینەکە 150 نار کیلۆی فەرقا ئەوە 150 300 نارەکە بەڕاستی خەڵک بەڵێ حەزی لەوەیە کە شتێک بێ مەشکوف ینی لە دەرەوە بێ لە بەرخۆر بێت هاوردە نەبێ خۆی بزانێت کە چۆنە و چۆن بەرەماتوە. ڕۆژانە ئەو بەرووبوومانەی لا دەرەوەی شار لەلایەن جووتیارانەوە بەرهەم دەهێنرێن هاوردەی ناو ئەلۆکان دەکرێن بەهۆی فرێشی و بەتامی و نەبوونی مادە زیان بەخشەکان ئەوەندەی تر خواستی لە سەریان زیاد کردووە. بەرهەمە ناوخۆیانە کێنێ ناو ئەلوەی سلەیمانیوانێ بەرهەمێکی زۆر فرێشن ساخردنەوەیان بۆ ئێمە ئاسانترە لەبەر ئێمە دڵنیایەکی تەواوین بە هاوڵاتیانی خۆمان کەم بەرووبوومانە بەرووبوومی وڵاتی خۆمانن ئەم بەرووبوومانە دوورن لە چیمیاوی دوورن لە موادی ئەو ڕشێنانی کە ڕژاون قڕکەرەکان لەبەر ئەوە ئەم وادانە ئێستا هەمووی دڵنیایی لەسرە ئێمە زۆر تەڵەبی لەسرە خاستن ترۆزی پەتاتە پیازەمانە و نرخەکانیشیان گونجاوە لەبەرەوەی ئەمانە نەگومریان لەسرە نەکرێسیاری دوورە وڵاتیان لەسرە نەکرێسیاری سەر سنوورەکانیان لەسرە ئاسانکردیان بۆ ئێمە ساختکردیان بۆ ئێمە زۆر ئاسانترە زۆر خۆشترە وەلا ئەمان کاتچ هەم هاوڵاتی خۆمان پێی خۆشە هەم کڕیارەکان پێیان خۆشە کە بەرووبوومی ناوخۆیە. بژانەوەی ژێرخانی ئابووری وڵات بە بەرهەمە ناوخۆیەکان ئەگەر لە ڕۆ تەندروستیەکەیەوە سوودبەخش بێ بۆ هاوڵاتیان ئەوە لە ڕۆ ئابوووریەکەشەوە زیادکردنی داهاتی ناوخۆی وڵاتە بە بەرهەمە کوشتتوکاڵەکان کە بەدەست و پەنجەی جووتیارانی خۆمان دێنە بەرهەم. شاخەوان عەبدوڵڵا گەلی کوردستان سلێمانی.